ئەو ژنەی بوو بە مۆتەکەی کۆمارەکان و دۆناڵد ترامپ. پێش 4 ساڵ دەیگوت ترامپ لە لای من وەک ئەو پیاوە وایە کە لە پشتی پەردەی فیلمی جادوگەری ئۆز سێبەرێکی گەورەی دروست کردووە، بەڵام کاتێک پەردەکە لا دەبەیت پیاوێکی بچووکە. کامالا دێڤی هاریس یەکەم جێگری ژنی ڕەشپێستی سەرۆکی ئەمریکای زلهێز. In this election, we each face a question. Something different. We choose freedom. دۆبڵەی داواکاری گشتی و سیناتۆرێکی ژن لەگەڵ سەرۆکێکی مشتومڕ هەڵگر و پاسەوانێکی گەورەی کورسی سەرۆکایەتی کامیان بیبەنەوە و ئەسپی سەرۆکایەتی خۆیان تاو بدەن. کامالا هاریس وەک کچی ئەو دایک و باوکانەی کە بە عەرەبانەیەکەوە هێنانن بۆ وەرگرتنی مافە مەدەنیەکانیان لە تەمەنێکی بچووکەوە ڕوبەڕووی نادادپەروەری بووە. زۆری نەخایاند ئەو هەژبوونەی منداڵی بردە ناو هۆڵەکانی دادگاکان و وەک لە نووسینگەی داواکاری گشتی دەستی بەکار و هەوڵەکانی کرد بۆ نزیک بوونەوە لە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا و دیموکراتەکان. Let's fight for it. Let's vote for it. And together, let us write the next great chapter in the most extraordinary story ever told. لە دوای کۆتا نامەی سەرۆکایەتی جۆ بایدن لە 21 حوتی 2024 هەوڵەکان بۆ هاریس هێواش نزیکی دەکردەوە لەو ئامانجەی کە خەونی دەیان ساڵەی بوو. ئایا کامالا هاریس وەک یەکەم کاندیدی ژنی ڕەشپێست دەبێتە یەکەم سەرۆکی ژنی ئەمریکا، یاخود لە شوێنی خۆی دەمێنێتەوە و درێژە بە خەباتی سیاسی خۆی دەدات؟ That I will support and defend the Constitution of the United States against all هاریس کەسایەتێکی خۆڕاگر و بە سیاسەتە. وەک پیرەمیردی شاعیر دەڵێت بۆ دەربەدەرێ مەکەوە سەما، ئەگەر چاک بوایە لە جێی خۆی دەما. ئایا کامالا هاریس بەم تێڕوانینەوە سەیری ترەمپ دەکات و لێی ناترسێ، یاخود ترەمپیش خۆی ماداوە و ئەو کورسیەی هەر لێ دەسێنێ؟ لە دوای 2 هەفتە لە نامەکەی بایدن خێرا دیموکراتەکان کەوتنە خۆیان و کامالایان کردە کاندید و وا شەڕی گەورە لە پێناویدا دەکەن. لە ماوەیەکی کەمدا کامالا 310 ملیۆن دۆلاری وەک بەخشین بۆ هەڵبژاردنەکان کۆ کردەوە کە 2 هێندەی پارەکەی ڕکابەرە کۆمارەکەیەتی. کامالا هاریس کەسێکی لێزانن لە یاسادا، بەو پێی کە ماوەیەکی باش بوو هەڵبژێردرا بوو بۆ یەکەمین داواکاری گشتی خەرە باڵغترین شاری ئەمریکا، کالیفۆرنیا. کامێلا ئافرەتێکی ئیشکەر و بە ئەمەک بووە بۆ بایدن و بۆ ئەمریکا، بۆ پێی ناوهێنانی لە پێشینەی ناوی ئەو سیاسیانەدایە کە لە کابینەکەی بایدندا ناویان دەهێنرێت. دوای 4 ساڵ لە هۆڵی کۆبوونەوەکانی دیموکراتەکان هاریس هەستایەوە و گوتی بەڵێن بێت کارنامەیەکی پێشکەوتن خوازانە پێشکەش بکەم کە ئەو خێزانانەی لە چینی ناوەڕاستدان وەک خێزانەکەی خۆم بەرزیان بکەمەوە و ویستیان بۆ باشترکردنی ژیانیان بهێنمەدی. وتیشی ئەم بابەتە بۆ من زۆر کەسیە و تایبەتە چینی ناوەڕاست ئەو چینەیە کە منی لێ دروست بووم. کامالا لە ئۆکلاند لە ویلایەتی کالیفۆرنیا لە 2 دایک و باوکی کۆچبەر لەدایک بووە. دایکی لەدایک بووی هیندستانە و باوکی لەدایک بووی جامایکایە. دایک و باوکی لە تەمەنی 5 ساڵیدا جیابوونەتەوە و با پلەی یەکەم لەلایەن دایکی تاقانەی هیندۆسەوە پەروەردە بووە. شیامالا گۆپالان هاریس توێژەری شێرپەنجە و مافە مەدەنیەکان چالاکوانێک لە ڕێڕەوی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا. کامالا هاریس دەڵێت هەمیشە ئەو وانانەی لە دایکمەوە فێر بووم، منیش فێری منداڵەکانمی دەکەم. ڕاستە ئەو توندڕە بوو، بەڵام بوێریش بوو. ئەو فێری کردین هەرگیز گلەیی لە نادادپەروەری نەکەین، بەڵکو هەوڵ بدەین
شتێک لەبارەیەوە بگۆڕین. کامالا ئێستا لە ڕکابەریدایە لەگەڵ یەکێک لە دەوڵەمەندترین بازرگانەکانی جیهان و لە ڕکابەریدایە بۆ دانیشتن لەسەر ئەو کورسیە کە هەژبوونی جیهان دەخاتە نێوان پەنجەکانی دەستی و بڕیارەکانی دەتوانێت بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان بدات بە یەکدا و دەشتوانێت بەشێکی تری لە ڕەزالەت دەربهێنێت. ئەمانە هەمووی قابلی ڕوودانن بۆ کامالا هاریس لە بەرواری 5/11/2024 کە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکای زلهێزە.